جاراوانەی پێشتر دەرچوون سیارەکە ئێمە پێشی لە ژیرا لە خۆپشاندەرە پێشیان کردی و تر پاشان کە زانیان سیارەکە ئێمەیان هێرشان کردە سەرمان خۆشبەختانە و سیارەی کە ئێمە تێبووین لەگەڵ خوشکمانە ئاڵاکان سیارێکی ئەوەیە درعا جامەکانی یەکەمیان پێشکێنرا بەڵام جامە درعەکەیان پێ نەشکێنرا تا ئێستا. بەڵێ ئەی ئارامی شێخ محەممەد و دکتۆر موسەنا ئەمین لەکوێن تا ئێستا؟ من ئاگام لەوان نییە بەڵام ئەوان لە پێشی ئێمە بوو سیارەکی کاگارام لە پێشی ئێمە بوو بە لەحەزات و ئێمە لە دوای کاگارامەوە بووین ئەوان پێشی ئێمە بە چەند سانیە دەچین واتە تەسەوڕەکەم هەر 30 سانیە لە نێوان ئێمە و کاگارامە هەبێت. بڵێ لە بەرچاوی ئێمە دیار نەمان و ئێمە پێشمان لە ژیرا بۆ شێوێ بوو. ئێستا و تۆ هەواڵەکانە لە نێو ئۆتۆمبیلێکدان لە نێو پەرلەمانی عێراق ئەتوانیت ئەو وێنانەمان بۆ باسکەی چی دەگوزارێ ئێستا حاڵی حاضر؟ بە هەموو شوێک هێرشەکەن هەرچی خەڵکێکی نازانم هەمە هاتوونەتە سەر ئەم پەرلەمانە و ئەزانن ئێمە بەشێکین لەوەی کە لەم حکومەتانی ئێستا دروست بووە هێرشەکەنە سەر دام و دەستگا و ممتەلەکاتی ناو پەرلەمان و حکومەتایە ئەو سیارەی ئێمەکیان بە هەموو شوێک هێرشان کرێتە سەری بە ئەوە ئێستا هەندێک خەڵکی ئەوە با بڵین لەناو تیاری سەدرریەوانە دووری سیارەکە ئێمەیان کردووە ژینا بۆوان بێت هەموو شتێک بکەن لەگەڵمانایە. باشە کاک ڕێبوار مقتەدا سەدر داوای لە خۆپیشاندەران کرده بوو کە بینایی پەرلەمان من ناتوانم لەوە زیاتر تەلەفۆنەکە بکەمە بێ بووم بورن سواسانەکەین ئومێد دەکەین. زۆر سپاس کاک ڕێبوار بە هیوای سەلامەتی بۆ تۆ هاوڵەکان کە لە نێو خۆپیشاندەراندان لە پەرلەمانی عێراق دووبارە دەگەڕێمەوە لای کاک